ئێرە ئاشی بەلاشاوایە لە شاری هەولێر، یەکێکە لە کۆنترین ئاشەکان. نزیکەی 30 ساڵە هێرشی ئاشەوان ئاشەوانی لەم ئاشە دەکات. ئێمە 30 ساڵ دەبی لێرە کار دەکەین. پێشتریش باب و باپیرانمان لە گوندی عەلیاوەی ئیشی ئاشەوانیا کردیا. ئێستا ئەوە لە 92ەوە ئەمە لێرە کار دەکەین. بابم لەسەر ئاشێ بووە. ئێستاژەم لە پاش 2010ەوە لێرە لەگەر برایەکانم ئیش دەکەین. ساوار، گەنموکتا، بڕوش، گەنمی دەین لە بۆ ئاردی، گەنمیش دەین لە بۆ جۆی. ئەو دانەوێڵانە لێ دەکەن. هەروە برنجی کوردیش ئێستا خەڵک گەڕات و سەر برنجی کوردی دێنین لە ئاشمە لێ دەکەن، بخوان لە ئاکرێ دەکڕن، لە باتاز دەکڕن. ساوار لە بەخوایان دەکوڵێن خەرک لە گوندی خۆیان یان هەیە لە گەڕەکە شعبیەکان ئێستا زۆر ئەو ئیشە بڕگمایە. پێشتر زۆر بوو ئێستا کەم مەگمایە. لە ماڵەوە دەیکوڵێنن بژار دەکەن دەین ئاشی لێرە لێ دەکەن. پاییزان ئیشی ئاشی دەست پێ دەکەن. خەڵک ساوار و گەنموکتا و بڕوش دێن. لەبەرەوە مانجی 6 و 7 لە بەهار و هاوین بینیتن هەتا زستانی تێک دەچی. بەس ئێستا پاییزە لەمە دووە فێنکە خەڵک دەتوانێت زەخیرەکەی خۆی لێ بکە و هیچ شی لێ نێ ئەسپێ و شتی لێ نەداتن. تا ئێستا ژمارەیەک لە هاوڵاتیان لە گەڕەکە جیاجیاکانی شاری هەولێر سەردانی ئەم ئاشە دەکەن. گەنمی خۆیان دەهێنن و لەم ئاشە دەیهاڕن و دەیکەن بە ئەرد و ساوەر و بڕوێش و گەنمەکوتاو. چەند سارە هەر لێرەین، ساوەری دەین و بڕوشی دەینم و چی هەبیش وەڵا قەت بە حەیاتێک پارەش وەرناگرن. منی بازاڕم پێ ناخورێ. والله سوزان پێم ناخۆ ناخۆشە. دوکانمان هەبوو بە فەردەمان هەبوو بەخوای دەهاتم لێرە لێم دەکرد. ئارد دێ، گەنمەکوتای دێ، ساوەر دێ، بڕوش دێ، جۆ دێ، هەمووی دێت. پیشەی ئاشەوانی پیشەیەکی کۆنە و ئێستاش بەرەو لە ناوچوون دەچێت. ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو پیشەیە ماندووبوونێکی زۆری هەیە و لە ڕۆی مادیشەوە خاوەنەکەی و ئەو کەسەی کاری لێ دەکات وەک پێویست بژێوی ژیانی خۆیانی لێ بەدەست ناهێنن. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.